ساڵانە وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی یاریمی کوردستان مۆڵەتی چاپکردنی زیاتر لە 2000 کتێب دەدات کەچی ڕۆژ لە دوای ڕۆژ خوێنەری کتێب ڕوو لە کەمبوونەوەیە. بەڕێوەبەری گشتی کتێبخانەکان دەڵێت بۆ زیاتر گەیاندنی کتێب و ئاشناکردنی خوێنەران چەندین ڕێگا دەگرینە بەر بۆ ئەوەی خوێنەران زیاتر بێت. ئێمە کارێکی وامان کردووە ئێستا کتێبەکە بە چەندین شێوە خینە بەردەستی یا خۆیان میوانداریەکەین بۆ نمونێ خوێندنگەکان میوانداریەکەین بۆ کتێبخانەکان بۆی ئاشنایانکەین بە کتێب خەریکی بە دیجیتالکردنی کتێبین کە گەنجێک لە جیاتی ئەوەی خەریکی شتێک بێکە بە کەڵچی نێت بتوانێت کتێبێک کلیبکە کتێبێکی دەستکەوێت کە خۆی خواستە خۆیەتی خۆشی بیخوێنێتەوە و بتوانێت بواری زانستی خۆی کەشە پێ بدات. نووسەران دەڵێن ئاسانگەیاندن و تەکنەلۆژیا هۆکاری سەرەکی کەمبوونەوەی خوێنەرانی کتێبن لەگەڵ ئەوەی کتێب چێژ و تایبەتمەندی خۆی هەیە لەلایەن خوێنەران، بەڵام لە ئاست خواست و پێشبینیەکانی نووسەراندا نییە. 100% لەگەڵ ئەوەم کە قیمەتی کتێب یان پیرۆزی کتێب وەگزاران نەما وەک ساڵی هەفتاکان وەشتاکان کاتی خۆیمە کتێبێکمان هەبە یان ڕۆمانێکمان هەبە دەیان دەستی دەکرد هەموو زارەوە دەژێڕمەدەم ناسارم بەرگمان دەکرد بۆی نەدەڕێ ئەم کتابە ڕەنگە ئەوەش پەیوەندی بەوەی هەبی خوێنەر کەمایان کتێب کەم ئەو بەهای زارانی نماوە دەگەڕێتە بۆ دیار هەمومان دەزانین تەکنۆلۆژیا و بوونی کتێبی PDF وانە زۆرە و کەناڵی تریش زۆرە بۆ ڕۆشنبیری و بۆ خوێندنەوە بۆ تێگەیشتن و گەیشتن بە زانیاریەکان. ساڵانە لە هەرێمی کوردستان وەزارەتی ڕۆشنبیری و لاوان دوو پێشانگای نێودەوڵەتی کتێب لە شارەکانی هەولێر و سلێمانی دەکاتەوە. لەگەڵ ئەمەش لە هەرێمی کوردستان 92 کتێبخانەی گشتی هەیە. لەو کتێبخانانە 80950 کتێبی هەمەجۆر بوونیان هەیە. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.